ناوی بەڕێزت؟ صادق ئەومێدی کاک سادق ئامەدی گوتیان بڕۆ ڕێ لێ بگرێت دەنگی زۆر خۆشە. دەنگی من ئەرێ وەڵڵا. زۆر نەخۆشە. ئەجا گۆرانێکە لە بۆ من بێژە من بڕیار دەدەم دەنگی تو خۆشیە مونی من ناخۆشە. جرە بۆندیە زۆر نەخۆشە. بەلاقیتا نەخۆشە. بەخوای خۆشە. بە تەنێ زۆر خۆشە بە بەلاقیتا زۆر نەخۆشە. یانی چ بەلاقیتا؟ بە مایکی یاڵە بەبێ مای گۆرانیەکم لە بۆ بڵێ. چ گۆران دەن؟ دەنگی کێت پێ خۆشە گۆرانێکی والله خۆشترین سرانبێش آخر تحسین تاعە. یاڵە تەحسین. يعني قراني ولا يلا قرانيك يملا بوبله نظام قراني هذا يلا قرانيك خاله هولي راحتي ما ادري مشينا بشول الظنم بس لبازار نظام نظام ورثي لولا لهم بلا لولا لهم نبجي الى بشول لولا ولا قرانيكم لو ضل ورا بتاني لبوم ضل ورا يلا لا بابا قراني نظام والله قراني باشا بزانم زانياري تيلا سر شنو ميجويه كان يا عمدي والله ميجويه كان عمدي زور كونه يعني تقريبا 600 تشتك صال فرقه ڕاست شوێنەکەیکە زۆر ینی لەو کاتی و ئامێدی دروست بۆ ئەو شوێنەش هەرمایە خودی هەموو تشت کنیشتی جیا هەیە بەڵێ جۆما هەیە کەنیسا دوسێ کەنیسا لە ئامێدیە کەنیسەژی لە ئامێدی هەیە لە ئامێدی کورد و مەسیح بەس مەسیحی و مسلمانەیە بەرێ جیلێ بوون ساڵ 1948 آخر چوینە فەڵستینێ یعنی نەماینە مەسیح منطقە هەمی جی بوون هەموو جوو بوون ئێستا کەسی لێ دەژیتن ئێستا فەڵاماینە فەڵۆ بسلمان ئێستا بەس مسلمان زیاتر لێ فەڵەی تێدا آخر مەحلەمە هەموو فەڵەنە مەسیحی ئەو برادرانە چێ دەنجی خۆشە گەرە تو بزانی دەنگی وڵی دەنگی خۆشە دە باشە با پێ بکەی سەرچۆم دە باشە با بچمە لای گۆرانیش خۆشم لێت وەر لە بۆت نەگۆتم دەست خۆش بێت سڵاوت لێبێت چۆنی باشی آخ دیار یار 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 آخ دیاری دلل و دلل دیاری دلل یاری میمانو خیالا گندایلو هایلو هایلیخ دیاری دلل دیوانه که دیوانه تو دمر ماشایم لیو ها تگشتن تداری نشینه 325 مری شرقیان و غربیان و ماولیانه همی فلانه بنی فلانه لمی خدانت کرکان و عبانه لمی خدانه نوماینانه همی خدانه داشان و میشان و تیکو دکان و قیصر یانه دیاری دلل و دلل و دلل ئەی دەنگت هەر خۆش بی ممنون گەلک سوپاس نشیم والله زۆر دەشەی زۆر خۆش بوو ممنون گەلک سوپاس ئەو دە شاعیرە چشمان هەیە گۆرانیمان شاعرمان لە بۆ دەڵێ ئەوەیان وەنیە يلا سڵاوتان لێبێت تو شاعری بەخۆی میشاعرین بەس مەحەسلت شعرایە ئەوەی حەزی لە هۆنرا و ئەوبی دەستی نووسینیشی دەبیتن وەنیە يلا شتێکی خۆشم پێشکەش بکە دەبێژیت من گولێ بوو زارۆکێکی گوندێکی ئەو بتنەیە و کەس نەمایە ئەس چوومە بەردەرێ خانی مڕێنایە دەست بلینکێت لێڤە بووین ئویێ خەهدایە من گوت خودێ دێ چاوەزانم گریاوی بێزاری چ بەڵایە گوت ڕێڤینگۆ وەرە ئەزێ مایمەل گوندی من نەبەردایە دا دژمنێ من نەبێژیت ئەوی گوندی کەس نەمایە بابو برایت من لشکرن یه شری و دایکا من تانیروانا شرکرایه خیشکا من چویا بیره بو چپرا دا دژمنه من نبیجید شوانه کرد پس نمایه و گلک سپاس ای دنگت هر خوش بیتن زور سپاس تان دکم